البته ام کارە بیرۆکەی ئەم کارە لەلایەن بەڕێز مەریوان تۆفیق بەڕێوەبەری ناوەندی وەرچوولاوانی قەزای شارە زوورەوە گەڵاڵە کراوە بە خۆشحاڵیەوە کارەکەی بە من ڕاگەیاند و منیش بەم شێوەی لە بەرچاوتانە ئەنجاممدا. هەڵبەتە تێچووی ئەم کارە لەلایەن بەڕێوەبەرەتی ناوەندی وەرچوولاوانی شارە زوورەوە سەرف کراوە. ئامانج لە دروستکردنی ئەم کارەش مەودای پانوبەرینی شەقامەکانی ئەم قەزایە لەگەڵ شوێنی جوگرافی ئەم قەزایەکە وەک ئەبینن گەنجانێکی زۆر لە مناڵان لە بەتەمەنەکان تەنانەت پاسکیل بەکارێنن. ئامانجی ئێمە بە کللتورکردنی لێخوڕینی پاسکیلە و بەکارێنانی پاسکیلە ئێمە ئەمانەوەیە بە خەڵکی بڵێن چیتر لە ناو شارەکانە زۆر پێویست نییە ئۆتۆمبیلەکانتان بەکاربێنن. پاسکیل لەوە چێ لە بەکارێنانیدا لە ڕووی مادیەوە لە ڕووی ژینگەیەوە سوودێکی زۆری پێ بگەێنین. هەڵبەتە ئەم کارە لە ماوەی 15 ڕۆژە من بە ئەنجام گەیانەوە بە بەردەوامی. درێژی پەیکەرەکە 4 متر و 75 سانتیمە، بەرزیەکەشی 3 متر و 30 سانتیمە، کێشەکەشی نزیکەی 400 کیلۆیە. لە سلێمانی و پاسکی سواری هاتینە ئێرە تا پشگیری لە هاوڕێی عزیزم کاک عومەر بکەم کە ئەم پرۆژەی لەگەڵ بەڕێوەبەرەتی وەرزش و لاوانە دایانەوێ پاسکی سواری بکەن بە نەریتێک لە شارۆچکەکانە. ئێمە بارکی خۆمان زانی وەکو پشتیوانیەک لە شاری سلێمانیەوە بە پاسکیل سواری بین. خۆتان نەزانن کە سوودەکانی پاسکیل ئێجگار زۆرە هەر لە ڕووی تەندروستی جەستەییەوە و بەشێکی تریان وەکو پاراستنی ژینگە، وەکو هەموو گازی کە بەهۆی سیارە و ماتۆڕ و ئەو هەموو بڵین مۆلیدەکانی شارەوە کە ئەڕژێتە ناو ژینگەی ئەم شارەوە، پاسکی سواری بەشێک بێت لە کەمکردنەوەی ئەو گازە زیان بەخشانی کە ئەڕژێنە ناو گەروی شارەکەتانەوە. بە ئومێدم هەموو ماڵێک لە قەزاکەیە پاسکی لە 2 پاسکیلێ بێ بۆی ڕێژەی بەکارێنانی سیارەکەم بکەینەوە و تەندروستیەکی باش و جوڵەیەکی باشتر لە ڕۆژانە لە ڕووی وەرزشیەوە ببێتە نەریتی هەموو تاکێک لە کۆمەلگایەمە نەک لە قەزای شارە زۆر بەڵکو تاوای کوردستان.